سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید 19 ئەم شەوتان پێشکەش دەکەین سەرەتا بابزانین دەربارەی کۆرۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێ. کۆی گشتی ژمارەی توشبووان بە کۆرۆنای نوێ لە عێراق 1200 کەسی تێپەڕاند و لە هەرێمی کوردستانیش 123 توشبووی کۆرۆنا چاک بوونەتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی تۆمەتەکانی ترامپ ڕەت دەکاتەوە و داواش لە ئەمریکا و چین دەکات پرسەکە بە سیاسی نەکەن و بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا یەک بگرن. سێ ڕۆژە سەرۆکوەزیرانی بەریتانیا لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە و زیاتر لە 7,000 کەسیش لەو وڵاتە تا ئێستا گیانیان لەدەستداوە. پێنسەد و چل کەسی دیکە لە فەڕەنسا بە کۆرۆنای نوێ گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووانیش لە 13,000 کەس نزیک دەبێتەوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری 24 کاتژمێری توشبووانی کۆرۆنای نوێی بڵاو کردەوە و ئاشکرای کرد 21 کەسی تر لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوونە. بە گوێرەی ڕاگەیەندراوی وەزارەتی تەندروستی ئێستا تەنیا 1649 هاوڵاتی لە کۆڕەنتینەکان ماونەتەوە. هەروەها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 1607 پشکنین ئەنجام درراوە. 1359 لە هەولێر، 142 لە سلێمانی، 106 لە دوهۆک. دەرەنجام 21 توشبووی نوێ تۆمار کرا کە 20یان لە پارێزگای هەولێرن و زۆربەی زۆریان بەرکەوتووی توشبووەکانی هەردوو پرسەی ماتەمینیەکەی گەڕێکی کارێزانن کە بە گوێرەی وەزارەتی تەندروستی لە ئەنجامی هەردوو پرسەکەی گەڕێکی کارێزان زیاتر لە 94 کەس تووشی کۆرۆنای نوێ بوون. لە پارێزگای سلێمانیش یەک توشبوو تۆمار کرا کە کچێکی تەمەن 13 ساڵانە و لە ناحیەی بازیانە و بەرکەوتووی توشبووانی پێشووە. بەم شێوەیە کۆی گشتی توشبووان بە ڤایرەسی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان گەیشتە 309 توشبوو. لە نێویاندا 3 مردن هەیە و 123 نەخۆشیش چاک بوونەتەوە و ئەوانی تر هەمویان لە ژێر چاودێری پزیشکیدان. لە عێراق 8 کەسی دیکە تووشی کۆرۆنای نوێ بوون و 4 کەسیش گیانیان لەدەستدا. هاوکات پارێزگای نینەوەش وەک یەکەمین پارێزگا لە عێراق کۆتایی هاتنی کۆرۆنای نوێی ڕاگەیاند و تەواوی توشبووان چاک بوونەتەوە. وەزارەتی تەندروستی عێراق بڵاوی کردوتەوە لە 24 کاتژمێری ڕابردوودا 8 کەس تووشی کۆرۆنا بوونە و 4 کەسیش گیانیان لەدەستداوە. هەروەها کۆی توشبووان گەیشتۆتە 1202 کەس و بە گشتیش 69 کەس گیانیان لەدەستداوە. ئاشکراشی کردووە لە 24 کاتژمێری ڕابردوودا 79 توشبووی کۆرۆنا لە عێراق چاک بوونەتەوە و ژمارەی چاکبوونەوەی توشبووانی کۆرۆنای نوێ گەیشتە 452 کەس. هاوکات بە ڕێوەبەری تەندروستی نینەوە ئاشکرای کرد دوایین توشبووی کۆرۆنا لە پارێزگاکەیان چاک بووەتەوە کە خوشکی یەکەمین توشبوو بوو لە مووسڵ. خۆشەویستان ئێستا بابزانین ئەو ئامارەی توشبوون لە کوردستان ئاماری چاکبوونەوە بە چ شێوەیە کە بزانین ئێستا ئێمە گەشتینەتە چ ژمارەیەک لەم پەتایە. لە هەرێمی کوردستان بەداخەوە ژمارەکەمان گەیشتە 309 حاڵەتی توشبوون لە سەرەتایی سەرهەڵدانی ڤایرەسەکە لە هەرێمی کوردستان. لەم 309ەیە تەنها 183یان ئێستا لە نەخۆشخانەن واتە 183یان ئێشتا کەیسی کاران ئێشتا ئەمانە توش بوون. باقیەکەی تری کە بریتە لە 123 کەس خۆشبەختانە چاک بوونەتەوە. تا ئێستاش 3 کەس گیانی لەدەستداوە بەهۆی ڤایرەسی کۆرۆنای نوێ. ئەم ژمارەیە ئەم 309 کەسە لەگەڵ سەرهەڵدانی لەگەڵ دروستبوونی لە هەرێمی کوردستان لە کۆتایی مانگی دووەوە وا بڵین لە سەرەتایی مانگی سێ ئەم ژمارەیە زۆر هێواشتر زیادی دەکرد. واتە هەمومان کە لە ماڵەوە بەرامبەر شاشەکان دادەنیشتین یان کە زانیاریەکانمان بۆ دەهات چاوەڕێوەمان دەکرد بە 2 ڕۆژ 3 کەس بە 3 ڕۆژ 2 کەس بە ڕۆژی 4 کەس یعنی لەو ژمارانە بۆمان باز دەکرا. بەڵام بەداخەوە
لەم ڕۆژانەی دواییدا ژمارەکان وەکو بڵێ ژمارەی یەک ڕقەمی نەمان بوون بە دوو ڕقەمی و زیاتر بۆ نمونە 21 کەس ئەمڕۆ لە هەولێر بۆ نمونە ئەو ڕۆژە 41 کەس لە هەموو کوردستان ینی ژمارەکان بەداخەوە وای لێ کردین کە بگەینە 309 توش بوو بەڵام خۆشبەختانە ئەم ژمارەیەش بەردەوام لە زیاد بوونەیە ئەم ژمارانەمان دابش کردووە بە جۆرەی پارێزگاکانی هەرێمی کوردستان بزانین لە هەرێمی کوردستان لەسەر ئەو نەخشەیە کە ئێستا پارێزگای هەولێر پیشان دەدا لە هەولێر وەکو باسم کرد لە بیدایەتەوە ژمارەکان گەیشت بووە 8 کەس دەبووە 11 کەس دوایە دەبووە یعنی زۆر بە هێواشی بەڵام بەداخەوە لە ئەنجامی پابند نەبوون با ناوی لێ بنین هەر کەسێک بێ ئەم ژمارەیە گەیشتە ئەوەی کە لە کەمتر لە هەفتەیەک ژمارەکە لە خوار 16ەوە یان لە دەوروبەری 16ەوە بەرز بێتەوە بگاتە 158 کەس کە ئێستا تا ئێستا لە پارێزگای هەولێر توش بوون لەم ژمارەیە 136 یان لە نەخۆشخانەکانان و ئەوانی تر چاک بوونەتەوە لە پارێزگای سلێمانی بە هەمان شێوە لە سەرەتاوە کە لەوێ نەخۆشەکان زۆر لەوێ دەدۆزرانەوە کە 116 حاڵەتیان توش بوو هەبووە لە بیدایەتەوە تا ئێستا بەڵام خۆشبەختانە ژماری چاکبوونەوە گەیشتۆتە 87 کەس تەنها 26 حاڵەتیان ئێستا لە ناو نەخۆشخانەکانەوە کە لە بەشی دووەمی بەرنامەکە لەگەڵ دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش باسی بارودۆخی شارەکە دەکەین بەداخەوە تاکە پارێزگایە کە حاڵەتی گیانەدەستدانی تێدا بۆ وەکو هەموو لایەکمانزانی تا ئێستا لەوێ 3 کەس گیانی دەدەستداوە پارێزگای هەڵەبجە ئەوێش بە هەمان شێوە لە بیدایەتەوە ببوورە پارێزگای دهۆک کە لەگەڵ سەرهەڵدانی هەرچەندە کۆتا پارێزگا بوو لە هەرێمی کوردستان کە ژمارەکانی حاڵەتی توشبووی سەری هەڵدا 15 حاڵەتمان هەبووە تا ئێستا بەم دقەیە کە ئێستا قسەی تێدا دەکەین خۆشبەختانە 12 کەسیان چاک بوونەتەوە چوونەتەوە بۆ ماڵەوە ئێستا تەنها لە نەخۆشخانەی تایبەت بە کۆڕۆنا تەنها 3 حاڵەتی لێیە کە لەژێر چاودێری پزیشکیدان و وەکو دەزانرێ وەکو ئەو زانیاریانەمان لەسەریان هەیە خۆشبەختانە هاوشێوەی زۆربەی نەخۆشەکانی هەرێمی کوردستان بارودۆخیان جێگیرە بینە سەر پارێزگای هەڵەبجە پارێزگای هەڵەبجەش یەک لەو پارێزگانە بوو کە چەند ماوەیەکی زۆر تەنها یەک حاڵەتی لێبوو بەڵام بەداخەوە ئەوش ژمارەکەی زیادی کرد ئێستا 20 حاڵەتی هەیە تەنها هەژدەیان لە ناو نەخۆشخانەکانەوە چونکە دوانیان چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە بۆ ماڵی خۆیان حاڵەتێکیشان هەبوو هی هەڵەبجە بوو بەڵام چونکە لە سلێمانی چارەسەری وەردەگرت لە زمنی چاکبووەکانی سلێمانی لێرە ئاماژەی پێکراوە ئەمە ئەو داتاکانی کە لە بەپێی ژمارەکان ئێستا با بزانین ڕێژەی نێرومێ بێگومان لە سەرەتاوە جیاوازیەکە لە نێوان هەرچەندە بڵین لە ڕووی ڕێگەزەوە ڕۆژانە دەگۆڕدرێ بۆ نمونە لەگەڵ ئەو پرسەماتەمینیانی شاری هەولێر چونکە زۆربەی زۆری خانمان ئافرەتان سەردانیان کردبوو ڕێژەی خانمانیان ڕێژەی ڕێگەزی مێ زیادی کرد کە ئێستا ڕێژەکەی تقریبان وەکو یەک ئەوەندەیان فەرق نییە 49% بە 51% توش بوون ئەم داتایانە لەوانەیە مەسەلەن بەس بۆ زانیاریەک بێ بەڵام لە هەمان کاتە لە ڕووی تەندروستیەوە وەکو چۆن بڵێ تەواوکەری داتاکانی ترە کە ئەمە بێبزانین ئایا لەوانەیە لە پاشە ڕۆژە ئەم زانیاریانە ببێتەوەی ئەوی کە ئایا جیاوازی هەیە لە بینی نێرومەیە لە توش بوون یان لە تەمەنە یان لەوە چونکە بۆیش تەمەنیش لەوانەیە وەڵامێکی پێبێ لە پاشە ڕۆژە لەوانەیە بڵێ ئەو تەمەنانە کە بەداخۆ لە بیداتەوە باوەڕ دەکرا کە مەسەلەن کەسی گەنج ئەگەری توشبوونی کەمترە بەڵام وەکو تەمەشا دەکەن 127.2 لەوانی لە کوردستان توشبوون تەمەنیان لە بینی 11 ساڵ بۆ 20 ساڵە 17.3 لە بینی 31 لە بۆ 41 ساڵە تەماشاکەن ئەوانی 51 لە بۆ 60 ڕێژەکەیان ئەگەر بەراوردکەی لەگەڵ ئەوانی کە لە بینی 11 لە بۆ 20 ساڵیدایە زۆر کەمترە دەتوانین بڵین ئەوە 4-5 جار لەوان زیاترە لە بینی 61 بۆ 70 تقریبا 10% لە سەتا ئەوانە ئەوانی تر کە تەمەنیان لە 11 ساڵی کەمتر هەمانە کە پێشتر ئەم قسەیەژەکرا وەڵام مناڵ توش نابێیان مناڵ مەحمیە بۆ ئەوەیە بەڵام وەکو دەبینن لە هەرێمی کوردستان هەر لە ناو وڵاتی خۆمانە هەیە ئەوانی لە بینی 41 بۆ 50 ساڵی بوون تقریبا ڕێژەی نزیک 14% پێک دێنن و ئەو تەمەنەش ئەو گەنجانی کە هەندێکیان بە هەمان شێوە قسانیانە کرد کە
ئێمە توش نابین بەڵێ ئێمە و تەمەنەمان هەیە لە بینی 21 بۆ 30 ساڵی کە توش بوون و ئەمانەش لەبەرەوەی کەسی کارا و ئەکتیڤن لەوانەیە ببنە سەرچاوەیەکی ینی باش نییە تەوان سەرچاوەیەکی خراپ بۆ گواستنەوەی ئەم نەخۆشیە بۆ کەسانی کە لەوانەیە هەڕەشەیان لەسەر ژیان دروستکە بەم ڤایرەسەوە. بۆیە بەردەوام ژمارەکانتان بۆ باز دەکەین، بەردەوام داتاکانتان پێ دەڵێین و بەردەوامیش لە ڕێگەی کۆڤید-19 پێتان ئەڵێین پرۆسیجەر و ئەو ڕێکارانی کە بەردەوام دەگیرێتە بەر لە هەرێمی کوردستان بۆ ئێوە باز دەکەین. ئەم شەو پێمان خۆشە و ئێستا بەڕێز دکتۆر دلاوەر علادین سەرۆکی ئینستیتوتی مێری و خۆشی پزیشکی پسپۆڕی نەخۆشیە میکرۆبیەکانە جارێکی تر کە بە خۆشحاڵیەوە لە ماڵەکەی خۆی ڕاستەخۆ لەگەڵمانە. ئێوارە باش دکتۆر گیان سوپاس بۆ جارێکی تریش کە دەرفەتت داینێ و توانیمان پەیوەندیت لەگەڵ ببەستین. پرسیاری من ئەوەیە هەڵسەنگاندنی بەڕێزت بۆ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و بە تایبەتی پایتەختەکەی شاری هەولێر کە ئێستا ئەم ڤایرەسە وەکو وەزیری تەندروستی ئاماژەی پێکرد. ئێمە ئێستا ئەو کەسانی کە توش دەمن مەرج نییە پێشینەی سەفەریان هەبێ یان بەرکەوتی کەسێک بن کە لە دەرەوەی وڵات هات بێتەوە. ئێل دەڵێ ئێستا نەخۆشیەکە لە ناو کۆمیونیتیە لە ناو کۆمەلگایە. هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەم دۆخەی ئێستا چۆن دەبینی لە کوردستان؟ سپاس کاکاستی سڵاو لە خۆت و کارمەندان و لە تاوای بینەران. سپاس بۆ جەناب. پەتای کۆرۆنا هەروەکو پەتای ئینفلۆنزا وانی تر بە قۆناغی جیاواز تێدەپەڕێ. ئێستا لە زۆربەی وڵاتانی تر کە پێش ئێمە گەیشتنە قۆناغە ناوەڕاستەکان ئەویژەوەیە بیدایەت میکرۆبەکە دێتە ژوورەوە بە سنوور بێ بە هەر چۆنێک بێ. ئەگەر لەوێ ڕێی لێ بگیر درێ ئەوە نابێتە پەتا لە ناو وڵاتەکە. بەڵام وەختێک کە سەربەخۆ بوو لە ناو وڵاتەکە نیشتەجێ بوو خولاوە ئەمە قۆناغێکی ترە. بۆیە قۆناغی تا ئێستا ئەو قۆناغە بوو کە ڤایرۆسەکە هەوڵی دەدا بێتە ناو کۆمەلگا ئەو کۆمەلگایانەی کە پێشتر بەرگریان نەبووە و بتوانانی تێیدا گەشە بکە. جا ئێستا دەتوانی بڵێ ئێمە بەرەنگاری قۆناغی یەکەمی بوون، بەڵام ئێستا لە ناو کوردستانیش لە ناو کۆمەلگای هەرێمیش هەریکە نیشتەجێ دەبی دەبێتە خاوەن ماڵ دەخولێتەوە و لەمە دووە زیاتریش بڵاو دەبێتەوە خەڵک توش دەکە تا ئەو ڕادەیەک لە ئایندەیەکی پێشدا دەبێتە شتێکی وەرزی و نامان دەبێنێتەوە. جا ئەو قۆناغە جیاوازانە زۆر وڵاتی تر پێدا تێپەڕینەوە ئێستا لە گەرمەی بەرەنگاربوونەوەی تاکەنە ڤایرۆسەکەش تەواو نیشتەجێ بووە، بەڵام لە هەرێمی کوردستان تازە فەزەکان دەکاتەوە بۆی نیشتەجێ ببێت. بەڵێ باشە دکتۆر گیان، کەواتە ئێمە وەکو خۆشت دەزانی حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە بڵێم یەکێک بێ لە حکوومەتەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر زوو دەستی بە کۆنتڕۆڵکردنی سنوورەکان، فڕۆکەخانەکان، ڕێکاری تایبەتی گرتەبەر. بەڵام پێ دوایە لەگەڵ گۆڕانی بارودۆخەکە وەکو ئێستا بەڕێزت ئاماژەت پێکرد کە ئێستا ئەم ڤایرەسە بۆتە نیشتەجێ بووە بە ئارەزووی خۆی ئەسوڕێتەوە بۆ بەشێک وەکو کەوتت خۆی وەکو ساحب ماڵ تەعامولەکە. ئایا گۆڕانکاری لە ڕێکارەکان وەکو هەندێک جار بەڕێز ئاماژەی پێدەکەی یعنی هاتوۆتە خەلفی، ینی لە جەبهەکەیە لە جەنگەکەیە هاتوۆتە بەشی پشتەوە. ئایا گۆڕانکاری پێویستە ئێستا ئێمە بکرێ بە تایبەتی ئێستا دۆزینەوەی حاڵەتەکان بۆتە ئەرکێکی زۆر قورس لە ڕووی ئابووریشەوە دەتوانم بڵێم لەسەر وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان؟ ڕێکارەکانی کە حکوومەتی هەرێم و خەڵکی هەرێم پەیڕەویان کردن بۆ قۆناغی یەکەمی هەتا ئیمڕۆ گونجاو بوو و سەرکەوتوش بوو. بۆیە کوردستان لە زۆر شوێنی تر پاکترە و ڤایرۆسەکەش تا ڕادەیەک لەژێر کۆنتڕۆل دەرنەچووە. بەڵام لە ئیمڕۆ بەولاوە کە ڤایرۆسەکە نیشتەجێ بووە ئەو ڕێکارانەی پێشوو سەرکەوتو نابێت بۆ کوردستان، پێویستیان بە چاپێخشانەوە گۆڕانکاری بنەڕەتی هەیە لەسەر بنەمایەکی زانستیانە. ئەو ڕێکارانەی پێشوو کە لە سنوورەکان ڕێی لە دەگیرا بێتە ژوورەوە ویان کە یەکێک دەست نیشان دەکرا هەڵگری ڤایرۆس بێ، نەخۆش بێ یان قزم و کەس و نزیکەکانی بێ، ئەوانە جیا دەکرانەوە لە کۆمەلگا. ئەوە بۆ ژمارەیەکی کەمی نەخۆش و ژمارەیەکی تۆزێک زیاتری خزم و کەسەکانی دەگونجا. بەڵام نەتوانای هەرێم لەوەدایە کە ئیستیعابی ژمارەیەکی زۆر لەوە زیاتر بکات، نە خەڵک ئامادەیەکەوە هەماهەنگی لە بوارەوە بەردەوام بکە. ئەگەر بلاحەزە بکەی
بە سێری کێرڤەکان بکەی لە هەر وڵاتێکی تری کە بەو ڕێچکانەدا تێپەڕیوە ژمارەکە هەر دوو ڕۆژ سێ ڕۆژجارێک ڕەنگە دەبڵ ببێ ڕەنگە ئەگەر لە کوردستان خاوش بکرێتەوە بەو ڕێکارەی ئێستا لە ئارادایە با برین بە هەفتەیەک دوو قات ببێ و دوایی دوو قات بێ ئەخیری کێرڤەکە بەسەر دەکەوێت بۆیە لە بەرەکانی پێشەوە کە بە قۆناغی پێشوو ڕێگەی لە دەگیرا لەمە دوال ئەو بەری پێشەوە کاریگەری کەم دەبێ لە بەرەی دواوە شەڕی بکرێت دوای ئەوەش ڕێکارەکان بە سەرتاسەری چاویان پێدا بکە جیاکردنەوەی نەخۆش و بردننی بنێک خورتکردنەوەی خێزانەکان و نیان بۆ باڵەخانە و بۆ لە دووە هیچ کاریگەریی ئەوتۆی نابێت لەسەر هەم تەشکردن و ڕێن و هەم مەسلەی بەرداوامیدان بە خەڵک چونکە ئەگەر بێت و ژمارەکە خوا نەخواستە بە خێرایی دانەوە بوو بە هەزاران نزیکەکان و هەڵگرانی ڤایرۆسیش هەزاران و هیچ خانە و هیچ نەخۆشخانەیەک نییە تەحملی ئەو نەعژمارەیە بکە و لە قدرت دارایی حکومەتیش نییە ئەوەندە خەڵکە بحەوێتەوە باری دەرونی و کۆمەڵایەتی خەڵکیش ئەو تەحملەی نییە ئەوەندە خەڵکە زۆرە لە شوێنی بابچووکدا چی بکرێت. ئەیکەواتە پێشنیار چییە دکتۆر جانێ؟ یعنی ئەگەر مەسەلەن وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد بێگومان ئەگەر هاتوو ئەو ژمارەیە خوا نەخواستە کە بەداخەوە ینی هەندێک پابند نەبوون وای لێ کرد ئەو ئەگەرە زۆرتر بێتە پێشەوە ئەگەر ئەو ژمارە زیادکە هەموو لایەک دەزانین کە لەوانەیە لە نەخۆشخانەکانمان پێویست بێت تەنها تایبەت کەین بۆ حاڵەتانی کە بارودۆخیان زۆر خراپە. پێشنیار چییە لەو حاڵەتەیە؟ پێشنیارەوەیە بەرپرسیارەتی جیاکردنەوە و کارنتین لە حکوومەتەوە بگوازرێتەوە بۆ هاوڵاتی و تاکە کەس و خێزان و لەمە دو مامەڵەکردن لەگەڵ خێزان وەکو یەک وحدە سیر بکرێ یەک خێزان بە یەکەوە مامەڵەی لەگەر بکرێ نەک نەخۆشەکەی دەربێنرێ و جا بکرێتەوە لە نەخۆشخانەیەک خەڵکەکانی تریش بنێن وەشەی تر ئەو کەسێک کە لە ماڵێکدا تووشی ڤایرۆس دەبی حتمیە خلالی چەند ڕۆژێک تێکەڵاوی ئەندامانی تری خێزان تووشی دەبن و باشترین شوێن بۆ جیاکردنەوەیان ماڵی خۆیانە مەفروزە لەمە دووە شێوازێکی ڕێنماییەکی نوێ دابڕێژێ پلانێک دابدرێ بۆی خەڵک توش بوو ڤایرۆسی هەبوو لە ماڵی خۆی لە ناو خێزانی خۆیدا بەحەوێندرێتەوە خزمەت بکرێت لە شوێنە سروشتەکەیەتی بەڵام ئەو لە ناو ماڵی خۆی ئاگداری ئەوە بێ کە خەڵکانی ناو خێزان بپارێزێ و بەتابەتی ئەگەر ئەوانەی کە پیرن لەگەڵیان دەژینیان نەخۆشی پێشوەختان هەیە بیان پارێزێ حکوومەتیش وە بککەوە هاوکاریان بک بە زانیاری بە نەسایحی پزیشکی و بە تەمویلکردن و بە زۆر شتی واکەوە خەڵک بتوانین ماڵی خۆی جا بکاتەوە حکوومەت داتاپیسێکی وایە کە بزانی چێ نەخۆشە و لەکوێیە و ژمارەی تەلەفۆنی فریاکەوتن و ئەو شتانەی بۆ تەرخان بکە زۆربەی هەر زۆری ئەو خەڵکانی کە تووشی ڤایرۆسەکە دەبن نەخۆشیەکانیان سووکە بگرە منداڵەکان و لاوەکان ڕەنگە جارێ هەستی پێ ناکەنیان تایەکی بەسیط دەگرن و نەخۆشیەکە سووکە خۆیان دەتوانن خزمەتی خۆیان بکەن و دەتوانن خزمەتی گەورەکانیش بکەن ئەگەر بە توندی گرتبیان بۆیە هەتا ئەو کاتەی نەخۆشەکان بە سوچی گرتیانە و لەگەلی معاملە دەکەن و ئیدارەی دەکەن مەفروزە لە ماڵی خۆیان لە جەوی ناوماڵ و سروشتەکەیان بن ئللا کاگەیشتە حالەت ئەگەر زانیان لەیان تون دەبێت پەیوەندیەکی ڕاستەخۆ بکەن لەگەر تەندروستی و تایبەت بیان بن بۆ نەخۆشخانەکانیش نابێ هیچ نەخۆشێکی تێدا بێت کە باری سووکە نەخۆشەکەی سووکە پێویستی بەمانەوە نیە دەبێت نەخۆشخانە دەرخان بکرێ بەوانەی نەخۆشیان توندە و بەشی نعاشیش دەرخان بکرێ بەوانەی کەوا زۆر حاڵەتیان شڕە کە دێ سەر ئەوەی کە ماڵ خەڵک لە ماڵی خۆی بڵێن جیا بکرێتەوە پرسیاری گەورە دێ باشە لە گەڕک توچوو خزم و کەس ئەوانە چۆن ڕێ لە دەگری ئەو کارش دەمیستۆ پرسیارە بکەم بزەوت بەڵێ ئەو کارە ئیشی ئاسایش و پۆلیس و حکوومەت نییە ئەگەر ملاحەزە بکەی هەر خۆت سەیری خۆت کە ئەگەر زانی جیرانێک نەخۆشیەکەیان تێدایە ئەوان پێیان گوتراوە خۆشت دەیزانی ئەو وەختە تۆ خۆت تێکەڵاویان ناکەی بەڵام هاوکاریان دەکەی تۆ بۆ خزمێنە و جیرانەتی بێ بۆ خێر بێ بۆ هەرچی بێ خواردنیە بۆ دەبەی دەرمانی بۆ دەبەی هاوکاری دەکەی بەڵام ڕێگەش نادەی منداڵیان خۆیان بێن تێکەڵاوی خێزانی تۆ بن چونکە ئاستی هۆشیاری خەڵک ئێستا باوەندە بەرز بۆتەوە کە خۆشی دەپارێزی دۆستەکانیشی دەپارێزی دەبینێتە سەر ئەوەی حکومەتیش ئەو داتاپیسی کە هەیەی بزانی کام نەخۆش لە کوێیە
پابندی کا بە ڕێنماییەکان جا ئەگەر هات لە گەڕەچێک جیرانەکان زانیان ماڵێک ڤایرۆسەکەی لێە ئەوان داوای لێ بکەن خۆیان بڵێن جیا بکەنەوە ماڵەکەش هەست بە بەرپرسیارەتی و مەسئولێتی اجتماعی دەکەن بەوەی کە نەچنە دەرەوە خەڵکی تر توش بکەن 2 هەفتە 3 هەفتە خۆیان بگرن ئەو وەختە خەڵکەکەش هاوکاریان بووە ئەو قەرزەی کە نەخۆشەکەش دەکەوتە ژێر پاڵی لە ڕووی معنەویەوە سبێنە دەیداتەوە جیرانێکی تر بە هەزار نەوعی تر جا بۆیە ئەگەر بێت و ڕێنمایی حکومەت بگۆڕێ لەوەی یەک بە یەک بە دوای نەخۆش و یان هەڵگرانی ڤایرۆس و کۆنتاکتەکانیان پێوێ نەخێر لێیان گەڕێ لە ناو ماڵی خۆیاندا لە شوێنە سروشتەکەی خۆیان ئیدارەی خۆیان بکەن بەس لە معلومات کەم نەبێ معلوماتیان پێ بدەیت هاوکاریان پێ بدەی و ئالەتێکی دروستکەی کە خەڵک بێخۆراک نەبی بێدەرمان و بێ نەسیحەت نەبی باشە دکتۆر گیان تۆ لەو باوەڕێدا یعنی لە کۆمەڵگای ئێمە بە واقعیانە بەسەرن کۆمەڵگای ئێمە طبعاً لە سەرەتای ڕێکارەکانەوە بەڕاستی هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی گشتی بەداخەوە کە لە هەندێک شوێن وەکو ئەوی کە بینیمان لە پرسەکانی یەکێک لە گەڕەکەەکانی شاری هەولێر وەکو هەندێک حاڵەتی تر کە لە سلێمانی یان لە شارێکی ترکە ئەوها بەداخەوەی لێکا ژمارەکە تۆ لەو باوەڕدای کۆمەڵگای ئێمە ئامادە بێ ئێستا بتوانین ئەو پلانە خوانە خواستە ئەگەر هات و ڕژمارەکە زۆر زیادی کرد چونکە بەڕاستی تێچوونی پشکنینەکان و چارەسەرەکان یانی لەوانەیە ژمارەیەک بن کە خۆت باشتریش دەزانی لەو پەڕیدایە ینی کەواتە کاریگەریەکی زۆری هەیە تۆ لە باوەڕدای هاوڵاتی ئێمە بتوانێت ئەو پابندیە بکات لە سنووری ماڵەکەی خۆی مرتاحترە بێت ئەو پابندیە کێشەیەکی زۆر گەورە نیە چونکە ئەگەر ملاحەزە بکەی خەڵکی هەرێمی کوردستان کە پێشتر بە هیچ شێوازێک کەڕەنتین و جیاکردنەوە و بڵێن منعتەجەولی وای بەخۆیەوە نەدیوە کەچی لەو چەند هەفتەیە ڕابردوو زۆر بە چاچی پابند بووە و هاوکاری حکوومەتی کردووە و شەکواشی نەبووە تۆ لە مەودووە وا دەکەیتەوە خەڵک زیاتر ئاگداری وەزعەکە بێ زۆر بە شەفافی تێی بگەینی تیمێک دروستکەی ئەو تیمە بریتی بێ لە هاوڵاتی وەکو تاکە کەس لە خێزان لە کۆمەلگای مەدەنی ئەو جا لە حکوومەت جیهازەکان بڵێن ئامرازەکان یان دەستگاکانی حکوومەت ئەگەر ملاحەزە بکەی ئێستا ئەرچی پۆلیس و ئاسایش گەلێک قورس بووە لەوەی خۆیان تەنانەت پاسەوانێتی نەخۆش و خەستەخانە و شتانەش دەکەن و زۆر بە ئەرکە قورسەکان هەڵەستن با ئەوەندە سەرقال کراون کە ناتوانن ئیشە استراتیژیەکانی تر بکەن ئێستا ئەگەر بەرپرسیارەتیکە بدەوە بە خێزان دەتوانی پۆلیس و ئاسایش تەرخام بکەی بۆی زیاتر ئیدارەی وەزع بکە سەرپەرشتی بکە وا بکە کە خەڵکەکە پابند بێ ئەو وەخت دەتوانی باشتر ڕێگە بگرێت لە کۆبوونەوەی گشتی ناتەندروست دوای ئەوە خەڵک ئەوەندە هۆشیار بووە لە ترسی خۆی و ژیان و گیانی خێزانەکەی پابند دەبێ بەڵام چاوی لەوەشە حکوومەت هاوکاری بێ شەفاف بێ لە گەری و نەتیجەکانیشی ببینێ هەموو گەڕەکێشیش ئیمڕۆ کۆمەلگەی هەیە مختاری هەیە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بۆیە مەسەلەکە ئەوە نییە هاوڵاتی لێ بگەڕێی چەند کەسێکی بڵێن ئەگەر التیزامی نەکرد ئیش لەوانتر تێکدا زۆرینەی خەڵک التیزام دەکات خەڵک هەرخۆی ئامادەیە داوای هاوکاری حکوومەت بکە بۆی جیرانێکی پابند بکە ئەلێرە مەسەلەکەی تەواریە حەیرانێکی لە ناکاوە لە بەرژەوەندی گشتیدایە کە ئەو ئیجراعاتە تودا بکرێ خەڵک دەبێ بەڵام دەبێ حکوومەت بە شێوازی ئیدارەکردنی قەیران سێری بکە دروستکە حکوومەت زیاتر ڕۆڵی پیادەکردن ببینێ بەڵام مەسئولیەتی خۆپاراستنی تاکە کەس و خێزان بداتەوە خێزان پیش لە بۆ باری دەرونی خۆی و باری معاشی خۆی ئامادەی لە ماڵی خۆی بژی خزمەتی خۆی بکات دەرمانی خۆی بکات مەسرەفی خۆی بکات لە جیاتی حکوومەت مەسرەف و دەرمانەکەی بکە لە شوێنێکی ناسروشتی بۆیە خەڵکەکە پێی ناخۆش نییە ئەگەر ژمارەکە لە حەد دەرچوو خەڵک لە ماڵی خۆیدا زیاتر کەنارگیر بێ نەک لە شوێنێکی طبیعی. بەڵێ دکتۆر جان ئەو پێشنیارانەی تۆ ئەو ڕێو شوێنانەی کە وەکو پسپۆڕێکی بواری ڤایرۆس و نەخۆشیە گوازرا ینی بڵین میکرۆبیەکانیش من لە پاش ئەوەی کە لەگەڵ بەڕێستا ئێستا کۆتایی پێدێنم بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەیە مەحاولە دەکەم ڕای ئەویش لەسەر وتەکانی جەنابەت و پێشنیارەکانە دووەر بگرم من زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو کاتێک کە پێت بەخشیم فەرمو مادام لەگەر بەرپرسی تەندروستی قسە دەکەی و کاچی ئەورامی دۆستمانە بەڵێ و تەنانەت پەیامێک بۆ تەواوی حکوومەتیژەوەیە قسەکانی یەکەمی جەنابی شت کەوا نەخۆشخانەکان بپارێزین نەخۆشی سووک ئەوانەی بە سوچی گرتیانە نەچن
بەڵام توانا و قوارەی نەخۆشخانەکان بۆ پێشوازیکردن لە نەخۆشی کە تونگرتیەتی زیادی بکەین و بەرهێنان لە شێوازی ئیدارەکردنی خستەخانە ریفۆرمێکی جدی دەوێت کە هەندێک شتی خێرا دەکرێت بێجگەلەوە قەرێوەلەکانی ئینعاش ڕۆژێک دێ لە مەودایەکی زۆر نزیکدا پێویستیمان بە سەدان قەرێوەلەی ئینعاش دەبێت کە ئۆکسزیری تێدابێ و ئەجیزەی تێدابێ. ئێستا کوردستان ئەوەندەی تێدا نییە کەوا بەشی یەک شار بکە چ جای ئەوەی بەشی هەموو پێداویستی وڵاتەکە بکە. بە زووترین کات پێویستیمان بە زیادکردنی ئەو قەرێوەلانەیە کە دەکرێت ئامرازی ئینعاشی تێدابی ئۆکسجینی تێدابی بۆ هەروەها ئەو کەسانی توانە مرۆیی ئەو پزیشک و کارمەندانی کە دەتوانن بەگەڕیان بخەن ژمارەیان زیاد بکرێت ڕاهێنانیان پێ بکرێت و پلانی لەویش مهمتر آخر قیام ئەوەیە ئەو قۆناغی بێ بیرکردنەوە و پلانی زۆر جدی دەوێت لەسەر بنەمای بەڵگە و زانستی و قۆناغی دوای ئەویش کە خاوی دەکەیەوە کە دەکەی خەڵک تێکەڵاوی دروستکاتەوە و کە ڕێنمایەکان هەڵدەگیرێت بە قۆناغ بە قۆناغ هەڵبگیرێت نەک لە ناکاو و خۆشمان حاضرکەین بۆ ئەوەی کە ئەو پەتایە کە دەبێ بە وەرزی لە زستان دێتەوە لێرە تا ئەو وەختی دەبێت بیر بکەینەوە پلانمان چییە. ئەوەش بەرەنگاری وەزارەتی تەندروستی و بەرپرسەکان دەکەینەوە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دلاور علادین کە ڕاستەوە خۆ لە ماڵەکەی خۆتەوە لەگەڵمانە بووی. زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت. ئینشەڵا ئەو کاتێک کە وەختی دێ هەم دیسان دووبارە قسە لەگەڵ دەکەینەوە. سپاس بەێوەش. زۆر سپاس دکتۆرجان. خۆشەویستان دەچینە سلێمانی. دەمانەوێت بزانین دوایین ڕێژەی توشبووان و بارودۆخی تەندروستی پارێزگای سلێمانی چۆنە و ئێستا چەند نەخۆشیان هەیە و بارودۆخەکانیان چۆنە و ئەوانی کە چاک بوونەتەوە ڕۆشتونەتەوە ماڵی خۆیان چۆن تەعاملیان لەگەڵەکرێ. پاشان پرسیاری تریش دەکەین. هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی. دکتۆرجان ئێوارە باش. لە کۆتایی دەتوانیم لە بەرنامەی خۆمە ئەندێک پرسیار ئاڕاستە بکەم چەند ماوەیەکە بۆی سەرقاڵیەوە نەمان دەتوانی لەگەڵ تا ئەم دیمانەیە ساز بکەین. سەرەتا پێم بڵێ بارودۆخی نەخۆشەکانتان پلانەکانتان هیلاکیش بە دەموچاوتەوە دیارە. شەو باش شەوی بینەرانی کوردستان 24 باش. زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ خوا، سپاس بۆ هەوڵ و هیمەتی هێزە ئەمنیەکان، کارمەندان و پزیشکانی تەندروستی و هاوڵاتیانی شاری سلێمانی. تقریبا نتوانم بڵێم بارودۆخەکە تا ڕادەیەک بارودۆخێکی جێگیرە و ئێمە بە بەردەوامی هەوڵ و توانەکانمان خستوەتە گەڕبۆی بتوانین لە شاری سلێمانی و دەوروبەری کۆنتترۆڵی پەتاکە بکەین. و تا ئێستا لە شاری سلێمانی وەکو بەڕێستان ئاگادارن 136 حاڵەتی توشبوومان هەبووە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە. لەبەرەوەی تا ئێستش پشکنینەکان لە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای سلێمانی ئەکرێ بۆیە ئامارەکانی پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵاویەکیان هەیە. 3 حاڵەت وەکو بەڕێستان ئاگادارن کۆچی دوایان کردو و حاڵەتانە کە کۆچی دوایان کردو هەڵگری ڤایرۆسەکە بن بۆی ئەمە لە بەرچاوی هاوڵاتیان ڕوون بێ. زۆر جار تێکەڵاویەکەیە کە گوایە ئەو کەسانە بە ڤایرۆسی کۆرۆنا مردوون. ئێمە ڕامانگەیاندووە کە ئەو هاوڵاتیانە هەڵگری ڤایرۆسەکە بوون و کۆچی دوایان کرد. دیار هەریکیشیان نەخۆشی تایبەتی هەبوو و هۆکارێکە بۆ مردنەکەی لەگەڵ ڤایرۆسەکە پێکەوە کاریگەری خراپیان لەسەر ژیانی ئەو کەسانە هەبووە. تا ئێستا 78 حاڵەت لە پارێزگای سلێمانی چاک بوونەتەوە و 7 حاڵەتیان 87 حاڵەت ببوورە. 7 حاڵەتی نوێش ئەم شەو لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانەوە ڕایگەێنین. ئەم شەو ئەچنە ماڵەوەیەکێک لەو نەخۆشانە دانیشتووی شاری هەڵەبجەیە، یعنی پارێزگای هەڵەبجەیە. لە پارێزگای هەڵەبجەش چارەسەر وەرەگرێ و 6شیان لە پارێزگای سلێمانی ئەم شەو دوای 3 جار پشکنینەکەیان نێگەتیڤە و سپاس بەخوا ئەوانی ژەگەڕێنە ماڵەوە. و ئێستا 12 حاڵەت لە شاری سلێمانی لەژێر چارەسەران و 8 نەخۆشیش لە شاری چەمچەماڵ
لەژێر چارەسەران و لە شاری هەڵەبجەش 90 کەس و یەکێکیان ئەگەڕێتەوە ئەبنە 18 کەس داوا لە خوای گەورەکەین و کە شفای ئەو نەخۆشانە ژوا بە زووترین کات بگەڕێنە ماڵەوە کەسیش تووشی نەخۆشی کۆرۆنا ئەواتە دکتۆر جان کۆی چاکبووان ئێستا گەیشتە چەند ئەگەر خوا ببوورە بە هەربووانی پێمان خۆشە ئەو خەبەرانە دائیمەن حوت حاڵەتی نوێ ئەچنە ماڵەوە پێشتریش 87 حاڵەتمان هەبووە لە پارێزگای سلێمانی یعنی بە پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئەبێتە 95 حاڵەت یەکێکیان لە پارێزگای هەڵەبجەیە 94 حاڵەتەکەی لە پارێزگای زۆر باشە لە سوۆشیال میدیا لە وۆڵی تایبەتی خۆت باسی ئەوت کردووە کە لە دوای 15 چوارەوە لە سلێمانی مژدەی خۆش هەیە لە پارێزگای سلێمانی حەزمان لێ لەسەر ئەو مژدە خۆشەمان پێ بڵێ یان ئەو هەواڵە خۆشەمان پێ بڵێ لە ڕاستیە و هەواڵێکی نوێ نییە پێشتر پێش تازەکردنەوەی قەدەغی هاتوچۆ لە 1 تا 15 تا 10 من لە شوێنێک باسی ئەوم کردووە گەر هاوڵاتیان پابندن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە تا 15 ئەو کاتە ئێمە پێشنیارمان کردبوو تا قەدەغی هاتوچۆ تا 15 لە دوای 15 هەواڵی دڵخۆشکەرە ئەبیستن ئەو بڵێن ئەو ڕستەیەکی کۆنەوە ئێمە لە پێشێکی 4 باسمان کردو و ئیشەڵا بە زووترین کات هەواڵی خۆشی ژەبیستن و بەڵام ئەبێ هاوڵاتیان پابند بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و ئێمە تا ئێستش ترسمان هەیە لە ڤایرۆسی کۆرۆنا و ئەبێت زۆر حەزەر بکەین یعنی هیچ شتێک نییە وامان لێ بکا کە ئێمە پشت لە خۆپارێزیەکە بکەینەوە بەڵکو خۆپارێزیەکە تاکە ڕێگەیەوە تاکە زەمان و گەرنتی هەواڵە دڵخۆشکەرەکان باشە دکتۆر گیان باس لە ترسی بڵاوبوونەوەی زیاتر ئیشەڵا وەکو ئەوە بێ و هاوڵاتیان لە هەموو هەرێمی کوردستان زیاتر پابند دەبن و چونکە وەکو ئێستا لە هەولێری پایتەخت خەریکە یعنی وەکو بڵین باجی کۆمەڵی پابند نەبوون دەدەین و بە هەموو لایەک هەوڵ دەدەن بۆ کۆنتترۆلکردنەوەی و بۆ ئەی لە دەست دەرنەچێ پێشەوەی لەگەڵ بەڕێستا قسە بکەم قسەم لەگەڵ دکتۆر دلاوەر علادین دەکرد ئەو پێشنیاری ئەوەی کرد کە ئەگەر خوا نەخواستە ژمارەکە ڕوو لە زیادبوون بێ بۆی ئەوەی ئەو لۆدەش بە تەواوەتی نەکەوێتە سەر نەخۆشخانەکان نەکەوێتە سەر باری دارایی هەرێم هاوڵاتی خۆی ببێتە بەشێک لە سیستمی چاکبوونەوە و کوارانتینکردن تۆ لەسەر ئەو پێشنیارە یان لەسەر ئەو ڕائیە چیت هەیە بڵێ وەکو بەڕێوەبەرێکی گشتی لە ناو هەیکەلی وەزارەتی تەندروستی هەرێم بەڵێ دیارە بەپێی قۆناغەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە شێوازی چارەسەرکردن و ڕێگە چارەکانی وەزارەتی تەندروستیش گۆڕانکاریان بەسەرایەت ئێمە گەر ئیشەڵا شتی وان نابێگەر حاڵەتەکان زۆر ڕوو لە زیادبوون بکەن نەخۆشخانەکان توانای وەرگرتنی نەخۆشیان نەبێ وە ژمارەکە ئەوەندە زیاد بکا کە ئێمە تەنها هەوڵ بدەین ئەو نەخۆشانە وەربگرین کە پێویستیان بە چارەسەری وردەیە ئەو کاتە پێشنیارەکەی بەڕێزیان پێشنیارێکە لە جێگەی خۆیان بێت بەڵام بۆ چوونی من لەم قۆناغەیە هێشتا زووە بۆ ئەوی ئێمە ئەو بڕیارە بین لەبەرەوەی کە تۆ خۆ دەزانی ینی هاوڵاتیانی ئێمە تا ئێستش کۆمەڵێ ڕێنمایی هەیە ناتوان وکو خۆی جێبەجێکن بە تایبەتی یەکێگەگەر هەڵگری ڤایرۆسەکە بێت بەڕاستی ئەوە نییە مجازەفەی پێوە بکرێت لە ماڵەوە دابدرێ بۆیە لەم قۆناغەیە من بە پێویستی نازانم بەڵام ئەگەر قۆناغێکاتە پێشەوە ژمارەی توشبووەکان زۆر بوو بۆ نمونە ڕۆژانە 100 حاڵەت تۆمارکرا ئەو کاتە یان 50 حاڵەتیش ڕۆژانە ئەگەر تۆمار کرێ بە بەردەوامی ئەو کاتە تۆ ناچارەبی کە ئەو ڕێگە چارەیە بەکاربێنی و هیچ ڕێگە چارەیەکی کەشت لە بەردەمان نامێنێت. دکتۆر سەباح بەڕێزت بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەرپرسیارەتێکی تا ڕادەیەکی گەورە کەوتوتە سەرشانت و دەستان خۆش بێ بە هەوڵی هەموو لایەک ئەو ڕۆژەش دکتۆر هەڤاڵ زۆر ستایشی هەوڵەکانی ئێوە و قایمقامەتی دەکرد و لەگەڵ هەموو هێزەکانی ناوخۆش من دەمەوێ ئەو پرسیارت لێ بکەم ئەگەر دەسەڵاتی بەڕێز زیاتر بواە مەسەن لە جیهانە ینی دەسەڵاتێکی زیاتر لەسەر هەموو جیهان هەبواە چیت دەکرد ینی چی زیاترت دەکرد لە بەرەنگاربوونەوەی ئەم کۆڤید 19 لە جیهانە دەسەڵاتم هەبواە وڵا تەسەور مەکرد نازانم لە ڕووی عملیەوە زۆر قورسە ئەو شتانە بەڵام وەکو بیرۆکەیەکی زانستی بیرم لەوە کردەوە ینی ڤایرۆسێ دروستکەم تەنها ئیش لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بکە ینی بڵاوی کەمەوە بە جیهانا و بڵین ئینسان بتوانێت وەریگرێ بە چیش زیانێکی نەبێت
بەڵام تەنها لەسەر ڤایرۆسی کۆرۆنا ئیش بکات ئەو کاتە بە کولفەیەکی کەم و بە کاتێکی کەم لەوە چێ بتوانێت کۆرۆناکە کۆنتڕۆڵی خەیاڵی ینی شتێکی یعنی شەڕی ئاگر بە ئاگر ینی هەندێک لە هەندێک وڵاتان کە دارستانەکانیان کە دارستانەکانیانە سووتا ئاگریان لە چاڵاییە بۆ کردو بۆی کە ئاگرەکەی ترە هات ئۆکسسیجین نەمێنێ و یەکسەر هەردووشان خەفە بوونایە بەس خۆ بیرۆکەیەکی یعنی ئەگەر ڕێی تێ بچێت لە ڕووی زانستیەوە پێم وابێ ینی شتێکی زۆر باشە بەڵام لەواچێ ئەم جارەیان زانست و مرۆڤایەتی جارێ نەتوانێت بڕیاری وا بدە و نەشتوانێت ینی تا ئێستا سەرکەوتو نەبێ پێدوانە بەدڵنیاییەوە کارێکی زۆر زەحمەت و توانم بڵێمە چێتە بابی خەیاڵاتی عیلمیەوە بەڵام ئیترەوە بیرۆکەی ینی لەوانەیە ئەو بیرۆکەی تۆ سبەی دووسبەی ببێ بە بیرۆکەی فیلمێکی هۆڵیوود و ئەو کاتە تۆش حەقی خۆت هەیە سویان بکەی بڵێ ئەوە بیرۆکەی من بۆ وڵاوێت ڕاست خۆی لە ڕاستیە کاک دکتۆر ئێمە ئەو حاڵەتانەی کە ڕوئەدا زۆر جار تۆ پێش ڕوودانی حاڵەتەکە ناتوانانی پێشببینی باش بکەی ینی پێشببینی شتەکان وکو کۆتاییەکە بکە ئەجینا ینی زۆر ڕێگە هەبوو جیهان بیگرتایەتە بەر بۆ ئەوەی ڤایرۆسەکە بەو شێوەیە بڵاو نەبووایەتەوە ینی ئەگەر هەموو جیهان بەهاتایە پشتیوانیکی باشی چینیان بکردایەوە ڕوبعێکی ئەو پارەیە کە ئێستا لە ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرفیەکەن بۆ هاوکاری وڵاتی چین سەرفیان بکردایە ئەو کاتە باوەڕ ناکەم ڤایرۆسەکە بڵاو وایەتەوە ئەو هەموو زەرەرە مادی و معنەوی و جەستەیەشی نەئەدا بەڕاستی هەر ئێمە لە هەرێمی کوردستان یانی ئەگەر بمانتوانایە چەند ڕۆژێک یان چەند هەفتەیەک کەمتر لە 2 هەفتە سنوورەکانمان داخین دامان خستایە بڕووی هاوڵاتیەکانی خۆمانە و دەستمان بکردایە بە ئامادەکردنی کەرنتینە لە شارەکانی هەرێمی کوردستانە و کەرنتینەی نمونەیی بەڕاستی و ئەنجا پاشان سنوورەکانمان بکردایەتەوە هاوڵاتیەکانمان خستایەتە کەرنتینەکانەوە هەر هەمویان نەمانێشتایە کەس بە ڕێگەی قاچاق بێتەوە نەمانێشتایە کەس بچوایەتە ماڵەوە ئەو کاتە نەمانێشت ڤایرۆسەکە لەو دی و دەرگای کەرنتینەکانەوە بێتە ئەمدی و کەمترین کولفەشی تێچوو و هاوڵاتیانیش نەکەوتنە ئەو زەحمەت و دڵە ڕاوکیەوە کە ئێستا هەیە و ئەو زەرەرە زیانی و معنەوی و مادیەمان لێ نایەکە و کە ئێستا لێمان کەوتووە بە ڕوبعێکی ئەو کاتە بەڵام تۆ خۆ دەزانی هەموو بڕیارێک بەدەست لایەنە تەندروستیەکان نییە و زۆر جاریش خەڵک سەرەتا باوەڕەت پێ ناکە کە باسی ئەو شتانەکەین کە لە سەرتاوە ئەو ڕێوشوێنانەمان باسەکە لەماون پێویستە بگیرێتە بەر لە هەم لە لای دەسەڵات و هەم لە لای خەڵکیش بەڕاستی کارێکی ئەستەم بوو و نەحەقیشیان نەبوو بۆیە لە کۆتاییدا تۆ ئەتوانی زەرەر و زیانەکان بەراوردکەی بۆی کە پێشتر ئەوتوانی بیکەی بەڵام بەداخەوە ئێستش نەچوە بچێ ئێمە ئەتوانین ئینشەڵا زۆر باشترین کات هاوڵاتی خۆمان پارێزین و بێگومان ئەم پەتایە ینی هەموو مرۆڤایەتی تووشی شۆک کرد دەکرێت ینی مەسەلەن وەکو خۆ دوتت ینی ئەو تێگەیشتنە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە لە ناوان خەڵکانێکیش کە لەوانەیە لە بیدایەتەوە زۆر لە مەترسیەکەی تێنەگەیشت بێتین بەڵام با ئێستا ئێمە بینە سەر لایەنە دڵخۆشکەرەکە کە وەکۆی ئێستا لە سلێمانی دەبینین ڕۆژ بە ڕۆژ لەخوا بەزیا بێ ژمارەی چاکبووان وکو خۆت ئاماژەت پێکرد لە زیادبووندایە باشە ئەگەر هات و ئیشەڵا ئەم ژمارەیە هەر بەرەبرە تەواو کەم بوو و هیکەیسی نوێ زۆر کەم بوو یان هەر نەبوو تازە وەکو بەڕێز دکتۆر دلاوەریش بۆیە من حەزم لێ پرسیارەکانی ئەویش بگەێنمە بەڕێزت ئەوتی ئەگەر قەدەغی هاتو چۆش هەڵگیرێ ئەبێ بە قۆناغ بێ ئێوە بیرتان لەوە کردوێتەوە لە چۆن ئەم خەڵکە چۆن گەشی خەڵک تێکەڵ بە یەکتری بکەنەوە و جارێکی تر ژیان ئەگەر لە سەرەتاوە تا ڕادەیەکی کەمیش بێ بەس ئاسایی بێتەوە چۆن بەڕێوەی ببەن؟ بەڵێ دیارە ئێمە بەسپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەباشی گوێ لە پێشنیارەکانی ئێمە ئەگرێت و ئێمە ئەمڕۆ بڵین لە چەند کاتژمێری داهاتووە ئەنجومەنی وەزارەتی تەندروستی کۆبوونەوەی خۆیەکە و پێشنیارەکانی خاتە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ڕێوشوێنی نوێ بگرێتە بەر و ئێمە دڵنیاین ئەم حاڵەتە ینی داخستنی ڕێگەوبانەکان قەدەغیکردنی هاتوچۆ کارێکی زۆر ئەستەمە بەڵامی تر داتاکانیش حکوومەکەن کە ئێمە چەند توانین پێشنیار بکەین بۆ حکوومەتی هەرێم بۆی بارودۆخەکە ئاسایی بێتەوە ئاساییکردنەوەی بارودۆخەکەش بە شێوەی پێشوو نابێ بە دڵنیاییەوە بێ وەزارەتی تەندروستی
ڕێوشوێنی تەندروستی تند بگرێتە بەر بۆی هاوڵاتیان پارێزراو بن و قۆناغ بە قۆناغ من لەگەڵ بۆچوونەکەی جەنابی کاک دکتۆرام ئەبێت بۆ نمونەکردنەوەی قوتابخانەکان ئەبێ بکوێتە دوایین قۆناغەوە بمونە یعنی بازاری سنتەر و شوێنە قەرەباڵغەکانە ئەبێ بکرێتە دوایین قۆناغەوە ئەوەی کە ئێستا کراوە ئێمە لە شاری سلێمانی زیاتر لە 30 تیممان ئامادە کردووە بە ئێمە و بە تیمەکانی قایمقامێتی مرکزی سلێمانی تەنها کاریانەوەیە ئەگەڕێن بەسەر شوێنەکانە بۆ ئەوی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن دژی کۆڕۆنا نەک ڕێنمایی تەندروستی ئاسایی دژی کۆڕۆنا مارکێتێک بۆ نمونە چۆن مارکێتەکە کاتەوە و ئێمە داوامان لێ کردوون کە ئیجرات لەگە ساحب مارکێتەکان بکەن ئەگەر شتیان فرۆشت بە کڕیارێک ڕێنمایەکانی تەندروستی ئەویش جێبەجێ نەکرد بوو ئەبێ پێی نەفرۆشن بەڵکو ڕێگەی لێ بگرن بڵێن تا ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ نەکەی ئێمە کاڵاکەت پێ نافرۆشین ئەمە واکە ئێمە قۆناغ بە قۆناغ ژیان ئاسایی بێتەوە و ئینشاءڵڵا خەڵک بە زووترین کات دەگەڕێتەوە سەر کار و معیشەتی خۆی و سەلامەت و پارێزراوە بێت ئینشاءڵڵا ئەوە هیوای هەموو لایەکمانە دکتۆر جان وەکو دواپرسیارم هاوڵاتی ئێمە ئەگەر ئیشەڵا بارودۆخەکەش چاک بووە پێدوانی ئەبێ لەسەر ڕێنمایەکان بەردەوام بێت چونکە ینی مەسلەی دروستکردنی پێکوتە و چارەسەر جارێ ینی بڵین ئەتوانین بڵین هەوڵێکی دوورە یان هەواڵێکی دوورە ئێوە هەر لە پشکنین بەردەوامە بن و بیرۆکەی تۆ چیە مەسەلەن تۆ چی بە هاوڵاتی شاری سلێمانیڵێ ئەگەر ئیشەڵا ئەم شتە نەما بۆ پاییزی داهاتوو ئەم پرۆسەیە هەر چۆن بەردەوام بێ بڵێ ئێمە جارێک وەکو پێم وتی ئێمە هەوڵە دەین ڕێنمایە تەندروستیەکان بەردەوام بن و ئەو بەشانەی کە ژیانیش کە ئاسایی کراوەتەوە کە ئێستا هەیە وەکو کڕینی خواردن و مارکێت وانە لە ژێر چاودێریەکی تەندروستی زۆر توندا بن و ئێمە بە هاوڵاتیان دەڵێن بە هیچ شێوەیەک ئێمە ترسی کۆرۆنامان لەسەر لا نەچووە و بەردەوام ترسەکە هەیە و تەنها یەک کۆپی ڤایرۆسی کۆرۆنا بەسە بۆ ئەوەی کە هەموو شاری سلێمانی و هەموو هەرێمی کوردستان توشکا بۆیە بە بەردەوامی ئەبێ هاوڵاتیان پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن و ئەو بارودۆخە ئەگەر ئاساییش بێتەوە لە ڕووی کۆمەڵی ڕێکارەوە بەڵام لە ڕووی تەندروستیەوە هەر بارودۆخەکە ئاساییە و من پێشم وایە لە هەستی هاوڵاتیان شتێک دروست بووە کە ئەتوانن خۆیان پارێزن وەکو جاران تەوقە و ماچ و باوەشکردن بە یەک و هەروە بڵێن جێبەجێکردنی پاک و خاوێنی کەسی جێبەجێ بکەن ئەمە واکات کە ئێمە بە شێوەیەکی باش پارێزرا بین لە ڤایرۆسەکە و ئێمە وەکو بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی لە بەیانیەوە چینە قۆناغێکی نوێەوە و ڕێکارێکی نوێ گرینە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە و هیوادارین بتوانین چۆنە ئەو قۆناغیان دکتۆر جان بێتەوە تا ئەو کاتێک کە ئەو قۆناغە ئێمە پێشتر ڤایرۆسی کۆرۆنا هێرشی کردوتە سەر ئێمە و ئێمە بەیانی دژە هێرشێکی کۆرۆنا ڕاگەێنین و دەسەکەین بە کێوماڵکردنی ڤایرۆسەکە و پشکنین بۆ هاوڵاتیانەکەین بە ڕێژەیەکی زۆر لە شار و شارۆچکەکانی دەوروبەری سلێمانی هیوادارین بتوانین ئەو حاڵەتانەی کە ماون بیاندۆزینەوە بە تەواوەتی ڤایرۆسەکە بنەبڕ بکەین. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی زۆر سپاس بۆ کاتت ماندوو نەبی و دەستان خۆش. سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس. ڕێکخراوی تەندروستی جیهانی تۆمەتەکانی ترامپ ڕەت دەکاتەوە و داواش لە ئەمریکا و چاینا دەکات پرسەکە بە سیاسی نەکەن و بۆ بەرەنگارونەوەی کۆرۆنا یەک بگرن. هانس کلۆچ بەڕێوەبەری هەرێمی ڕێکخراوی تەندروستی جیهانی وەڵامی تۆمەتەکانی دۆناڵد ترامپی دایەوە و ڕایگەیاند جیهان بە دۆخێکی سەختدا تێدەپەڕێت و کاتی ئەوە نییە ئێوە لەگەڵ چاینا هاوکاریە داراییەکانتان بۆ ڕێکخراوی ئێمە بوەستێنن. ترامپ ڕێکخراوی تەندروستی بە سەرنج خستنە سەر چین تۆمار دەکەواتە لای چینی گرتووە و هەڕەشەی وەستاندنی هاوکاریە داراییەکانی کردووە کە تەنیا لە ساڵی ڕابردوو ئەمریکا بڕی 400 ملیۆن دلاری وەک هاوکاری بە ڕێکخراوەکە بەخشیوە. سێ ڕۆژە سەرۆکوەزیرانی بەریتانیا لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە. جەیمس لاک گوتەبێژی بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕوونی کردوێتەوە. جۆنسن لە ژێر چاودێری پزیشکی چڕدایە و دووپاتیشی کردەوە دۆخەکەی مەترسیدار نییە و بەباشی چارەسەر وەردەگرێت.
ماوەی 3 ڕۆژە جۆنسن لە ژێر چاودێری پزیشکیدایە ئەمەش دوای ئەوەی کە توش بوو بە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ و ئێستا زیاتر لەو وڵاتەوەتە لە بریتانیا 55,000 کەس توش بوون و زیاتر لە 6,200 کەسیش بۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان لەدەست داوە. ئەم وێنانی کە دەیبینن ئەمە نەخۆشخانەی سان تۆمەسە کە سەرۆک وەزیرانی بەریتانیای لێ خەوێندراوە 3 ڕۆژە لەوەیە لە ژێر چاودێری چڕدایە و ئەم نەخۆشخانەیە هەوڵ دەدا هەرچی لە دەستیان بێت تاوەکو سەرۆک وەزیرانەکەیان بە تەندروستێکی باش بگەڕێنەوە چکە پێم وا بێت ئێستا وڵات لەلایەن یەکێک لە وەزیرەکانی ترەوە بەڕێوە دەبرێت کە پێم وا بێت وەزیری دەرەوەی ئەو وڵاتەیە بۆیە دەیانەوێت بە زووترین کات جۆنسن بگەڕێتەوە ئۆفیسەکەی خۆی تاوەکو هاوکار بێ وڵاتەکەی لەم پەتایە نەجات بە. لە لەندەنەوە دێینەوە هەولێر. لە هەولێر ئەو ماتەمینیەی کە بەداخەوە لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیدا 21 سێ و پاشان لە 23 سێ دوو پرسە دانرا کە خزمی یەکتری بوون بەداخەوە تا ئەم ڕۆژی لەگەڵ بێ خەڵک دەدۆزرێتەوە کە سەردانی کردووە تیاندا هەیە کە ئەسڵەن نەشی وتوە لەوێ بووم بەڵام لە ڕێگای دام و دەستگا تایبەتەکانی وەزارەتی ناوخۆ و لە ڕێگای کامێرەکانەوە دەدۆزرێنەوە بۆیە باشتر وایە یەکەم پێیان دووبارەی دەکەینەوە کە ئەو کەسانەی سەردانی ئەو پرسیانیان کردووە بڕۆن بۆ پێیان پەیوەندی بکەن بە 122 یان بڕۆن پشکنینکەن سەردانی سنتەری تایبەت بە چارەسەری کۆڕۆنا بکەن. لەبەر ئەوەی ئێستا لە مەم خشتەیە بابزانین چی ڕوویداوە ینی ئەو پرسەیە چی کرد لە بارودۆخەکەی هەولێری چی لێ کرد. لە سەرەتاوە لە 8یان 9 مانگ بێ مانگی سێ تا ئێستا 158 کەس لە هەولێر دەستنیشان کراون لە پارێزگای هەولێر بە هەموو شار و شارۆچکەکانی کە سەر بە پارێزگای هەولێرن 158 کەس دەستنیشان کراوە بە ڤایرۆسی کۆڕۆنا. لەم ژمارەیە ئەو ژمارەیە زۆر کەمتر بوو یعنی لەوەتەی ئەم کێشەیە لەم پرسەیە لەم بڵاوبوونەوەی کە لەم دوو پرسەیە دەستنیشان کران و حاڵەتەکان دۆزرانەوە نزیکەی 90 حاڵەتی لەو 158 پەیوەندی هەیە بەم حاڵەتەی کە لە کارێزان ڕوویدا لێرە لەم گەڕەکە کە بووە هۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرەسە بە شێوەیەکی زۆر زیاتر لەم گەڕەکانی هەموو دەبینن. ئێستا کە دەیبینن کارێزان لە ئەنجامی خۆ کارێزان خۆی گەڕەکێکی ئەوەندە ماڵیە ینی دوو پرسەی تێدا بۆ خەڵکی ئەوێ هەمووی خەڵکی ئازیز و خۆشەویستن بەڵام گەڕەکەکەیان ئەوانیش لەگەڵیانە باجی ئەو کەسانە دەدەن کە سەردانی ئەو پرسانەیان کرد و دوای چوون ڤایرەسەکەیان لەم هەموو کۆڵانانەی ناو گەڕک و شوێنانەی شاری هەولێر بڵاو کردوەوە بەداخەوە کە یەکێک لەوانە دوای دێنە سەری کە گوندی هەڵەجەیە چەندین کیلۆمەتر لە سنتەری شارەوە دوورە. باشە کارێزان وتمانەوە شێخ ئەحمەد ئێستا چواریت هەیە چنار بە هەمان شێوە چواریت هەیە ئێستا لەکوێ گەڕەکی زانکۆ 5 کەس لە گەڕەکی زانکۆ کە چوونەتە ئەو بەهۆی ئەو پرسیەوە توش بوون لە گەڕەکی ژیان 5 حاڵەتی ترمان هەیە لە گەڕەکی ئێستا مامۆستایان دیقەت بکەن 10 کەس لەبەر ئەوەی نزیکە لە کارێزانەوە و بەداخەوە یعنی لەبەر وەکو ئاماژەشمان پێکرد ئەم گەڕەکانە هەمویان لە یەکۆ نزیکن جاری وا هەیە لەوانەیە کەسەکە بە ئۆتۆمبیلیش نەڕۆشت بێ بە پیادە ڕۆشت بێ ئەمە یەک دوو یعنی ئەوەنە خەمی گلەیەکەی بۆ کە ئەگەر نەچێیان لەوانەشە بەداخەوە هەر حەزی لێ بوو بێ لە ماڵ بێتە دەرەوە کە چوە سەردانی ئەو پرسەیە کردووە وای لێ کردووە کە زوو بڵاو بێتەوە و بگاتە ئەو گەڕەکانی تر ئێستا شۆرتاوە 7 کەسی تری یعنی تا ئێستا 7 کەس بەهۆی ئەم ڤایرەسەوە تووشی توش بوون
زیلان سیتی یەک کەسی هەیە وەکو دەیبینن تۆزێک دوورترە بەڵام هەر ئەوەیە شێخ ئەحمەد 3 کەسە ئاڵتون سیتی یەک کەسە کوێی ترمان ماوە 121 گوڵانیش کەسێکی لەیە کە ئەویش بە هەمان شێوە خزمن یان بەشداری ئەوەی کانی گەنی 4 کەسی هەیە لەو گوندەوە کە هاتوون سەردانیان بکەن و هەڵەجەش کە باسمان کرد کە شوێنێک کە دەکەوێتە نێوان باشووری ڕۆژهەڵاتی هەولێرەوە کە چەندین کیلۆمەتر دوورە لە شارەوە لە ڕۆشنبیری 4 حاڵەت هەیە لە سەیداوە 1 حاڵەتمان هەیە لە ئەوان کوێ 94 باداوە 4 حاڵەتمان هەیە و کە هەمیان خێزانێکن و گوندی کۆریش ئەمڕۆ ئاشکراکرا کە حاڵێکیش هەیە لە کە دەوکو دەبینن دوورە لێەوە بەداخۆ ینی ئەم شێوازی هاتوچوویە کە لەسەر نەخشەکە تەمەشای دەکەی کە وەکو ئەوی لە گەڕێکی سەرکەوتنیش ئێستا 8 حاڵەتی تێدایە گەڕێکی تریشمان ماوە گەڕێکی شەهیدان 1 حاڵەتیشمان هەیە لە بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەم ماتەمینیەوە تەماشای ئەم هێڵانە بکەنم هێڵە سوور و زەردانە کە دەبینن بۆ هۆی ئەوی کە 86 حاڵەت لە ناو هەولێرە لەم پرسێ بەهۆی ئەم کار پرسێەوە بەڵام 5 لە سۆران و سیدەکانە کە ئێستا ئەویش پیشان دەدەین ئەوە چیمان پێ دەڵێ لەبەر ئەوەی کە ئێمە ئەو خەڵکانەمان پابند نەبوون چوونەتە ئەو پرسێ پاشان گەڕاونەتەوە و کاتێکی بەسەردا تێپەڕیەوە و خەڵکێکی زۆریش ئەنی ئێستا بوونەتە توشببوونی ئەم حاڵەتانە لەو گەڕەکانە من ئێستا ڕووی دەمم تەنها لەو کەسانەیە کە بەداخەوە وایان کرد کە گەڕێکێکی وەکو ئاڵتون سیتی بۆ نمونە وەکو شێخ ئەحمەد وەکو سەرکەوتن خەڵکەکەی تووشی ئەزیەتی زیاتر بن خۆیان ئەو خەڵکانە پابند بوون خۆیان پابند بوون لە ماڵی خۆیان دانیشتون ئێستا تۆ بەهۆی ئەم حاڵەتەوە ئەوەندەی تر کۆڵانەکانیان لێگیراوە ئەوەندەی تر کە ئەو ماوانەی مەجاالیش هەیە دەیانتوانی پێشتر بچن لە مارکێتێکی لەوانەیە لە گەڕەکەی تر بێ ئێستا ناتوانم بچن ئەو شتانەش لێ بەدەست بێخن کەوتونەتە بەردەم گلەی ئەو خەڵکانی کە بەداخ کە لەوانەیە هیچ تاوانێکیان نەبوو بێ لەم بابەتەیە لە هەرێمی کوردستان و لە هەولێر بە تایبەتی پاش ئەوەی کە باسمان کرد ژمارەی پشکنینەکان لە حوتی چوارەوە تا ئێستا تەنیا لە حوتی چوار 12210 پشکنین لە شاری هەولێر لە هەرێمی کوردستان با بڵین تا ئەو کاتە ئەوەندە ئەنجام درابوو بەلەمە لە حوتی چوارەوە هەتا کە ئەم ڕۆدەکە هەشتیمان ینی هەرمی لە ماوەی 24 کاتژمێرە سەیری ژمارەی پشکنینەکان کە گەیشتۆتە چەند 14120 کە دەزانن ئەم پشکنینە ینی ئەگەر هاتوو ئەو حاڵەتەی ئەو پرسە و ماتەمینیانە نەبووە لەوانەیە زۆر کەمتر بکرابایە لەوانەیە کەمتر کولفەی تێچوو بایە ئەو ئەکید کەمتریش خەڵک توش دەبوو تەماشای ئەو ڕێژەیە بکەن ئەگەر تەماشا بکەن لە بینی ینی بە لەماوەی کەمتر لە ماوەی 24 کاتژمێرە نزیکەی 2000 پشکنین کراوە هەر ئەو 2000 جگەلەوەی کە لە ڕووی ئابوووریەوە ئەرکێکی زۆر قورسە خاتە سەر حکوومەت بێجگەلەوەش ئەوانەی کە بەهۆی ئەو حاڵەتانی کە ئێستا توش بوون کەسانێکی زۆریان لێ کوارانتین کراوە ئەوانیش بە هەمان شێوە بارودۆخیان لێ تێک چووە یعنی ئەم ژمارەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەنجام درراوە 14121 پشکنین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەنجام درراوە ئەم ژمارەیە ئەگەر بەراوردی بکەین بەو ژمارەی کە ئێستا لە عێراق تا ئێستا چەند کراوە ینی بە هەموو پارێزگاکانی باشوور و ناوەڕاست لەوانێت تەنها 1000 پشکنینێکیان لەو ژمارەیە زیاتر بێ کەواتە لێرە دەگەڕێن حکوومەت دەگەڕێ وەزارەتی تەندروستی بەردەوام دەگەڕێ دەوێت حاڵەتەکان بدۆزێتەوە بەردەوام دەیەوێت کەسانی کە خۆی شاردوێتەوە یان خۆی کەشف نەکردووە بیان دۆزێتەوە پشکنینیان بۆ بکە کە دەکرا ئەو پشکنینانە بە شێوازێکی تر بێت دەکرا هەڵمان بگرتایە بۆ کاتێکی تر دەکرا ئەو جوهدەی کە تەنها لەم 48 کاتژمێرەی پێشووە سەرف کرا بخوا نەخواستە بۆ حاڵەتێکی تر بەکاربهاتەیە بۆیە داوا دەکەین بەردەوام دەستان بشۆن لە ماڵەکانتان بمێننەوە و ئەو کەسانەی کە تا ئێستاش خۆیان دەرنەخستووە خۆیان نەناساندووە خۆیان بە 122 بناسیێنن هەموو لایەکتان هەر تەندروست